پاش 4 ساڵ لە مەسەلەی ئاوارەبوونی ناوخۆیی کە گرنگترینیان بە نسبەت ئێمەوە هەڵسەنگاندنی مەسەلەی گەڕانەوەیە لە ماوەی ڕابردوودا چەند کەس گەڕاوەتەوە بۆ کوێ گەڕاونەتەوە ئەوانەی کە نەگەڕاونەتەوە بۆچی نەگەڕاونەتەوە بۆی بتوانین لە ئایندەیەکی نزیکدا پلانێک و بەرنامەیەکی ئۆتۆدا بنین کە گەڕانەوەی ئاوارەکان باشتر بکەین، چالاکتر بکەین و ڕێژەکەی زیاتر بەرز بکەینەوە. هەتاوەکو ئێستا نزیکەی 160 ئاوارەکان گەڕاونەتەوە، بەڵام هێشتا لە 140 ژمارەیەکی زۆرە کە دەکاتە زیاتر لە 2 ملیۆن ئاوارە ماونەتەوە. ئەم 2 ملیۆن ئاوارەیە بەڕاستی بە نسبەت ئێمەوە کێشەی هەرە گەورەمان لە مەسەلەی مانەوەی ئاوارەکانە پارێزگای نینەوەیە. پارێزگای نینەوە دوو زۆنی گەورەی پارێزگای نینەوە کە کاتە بەری لای ڕاستی پارێزگاکە، هەروەها باکووری پارێزگاکە کە کاتە ناوچەی شنگار، هەتاوەکو ئێستا ئاوارەیەکی زۆری لێ ینی ئاوارەیەکی زۆر ماوە بگەڕێنەوە بۆ ناوچانە لەبەر دوو هۆی سەرەکیە بێگومان. هۆی ناوچەی شنگال و هەندێک ناوچەی دیکە مەسەلەیەکی ئەمنیە، ینی ترسی خێزانەکانە زیاتر لە مەسەلەی ئەمنیە، گینا ناوچەکە لەژێر کۆنتڕۆڵایە. هۆی دووەمیان کە زۆر کاریگەرە مەسەلەی ڕێژەی وێرانی ئەو ناوچانەیە کە وای کردووە نەتوانین هەموو ئاوارەکان بگەڕێنینەوە بۆ شوێنی خۆیان. بەشێکی تر لە ئاوارەکان بەتایبەت ئەو ئاوارانەی لە زۆنی گەرمیان هەتا سلێمانی هەتا هەولێریش هەن و بەشێکی ئاوارەکان لە دهۆکیش، مەسەلەکە خۆ گونجاندنە لەگەڵ ئەم ژیانەی ئێستەیە، ینی خۆی گونجاندووە ئیشێکی دەستکەوتووە، ئەیتر هین بووە با بڵێن بەرژەوەندی ئەوە ئەخوازێ لێرە بمێنێتەوە باشتر لێ بکەڕێتەوە.